میدیا لە سەردەمی ئەمڕۆدا یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی کۆمەلگای مەدەنی و دیموکراسی. بە درێژایی مێژوو میدیا ڕۆڵێکی گرنگی لە گەیاندنی دەنگی خەڵکو و چاودێریکردنی دەسەڵات و بڵاوکردنەوەی زانیاری و هۆشیاری گشتیدا هەبووە. لە هەرێمی کوردستانیشدا میدیا لە خەباتی نەتەوەی و پرۆسەی دیموکراسی و گەشەپێداندا بەشێکی دانەبڕاو بووە. بەڵام وەک هەر بوارێکی دیکە میدیای کوردی بەردەوام ڕوبەڕووی ئاستەنگ و ئالنکاری بۆتەوە و پێویستی بە گۆڕانکاری و ڕیفۆرم هەبووە بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی کارا و کاریگەر و پیشەیی ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێت. لەم بەڵگەنامەیەدا تیشک دەخینە سەر قۆناغەکانی دەرکەوتن و ئاستەنگەکانی بەردەم ڕیفۆرمی میدیایی لە هەرێمی کوردستان و ئاسۆی سەرکەوتنی پرۆسەکە. مێژووی میدیای کوردی بۆ ساڵی 1998 دەگەڕێتەوە، کاتێ یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە قاهیرەی پایتەختی میسر لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە بڵاو کرایەوە. ئەم ڕۆژنامەیە سەرەتایەک بوو بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە مێژووی کورد و بزوتنەوەی ڕۆشنبیری و سیاسی کورد. لە ماوەی 127 ساڵی ڕابردوودا میدیای کوردی قۆناغی جیاوازی بڕیوە و پێبەپێ لەگەڵ گۆڕانکاریە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەکنۆلۆژیەکاندا خۆی گونجاندووە. لە هەرێمی کوردستانی عراقدا میدیا بە شێوەیەکی فەرمی و ئازاد دوای ڕاپەڕینی ساڵی 1991 و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە گەشەکردن کرد. پێش ئەو قۆناغا میدیای کوردی زیاتر لە چوارچێوەی میدیای شۆڕژگێڕی و خەباتی ژێرزەمینیدا کاری دەکرد و ڕوبەڕووی سەرکوت و چەوساندنەوە دەبووەوە. بەڵام دوای دامەزراندنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی گەشەکردن و فراوانبوون بۆ میدیا ڕەخسا و چەندین ڕۆژنامە گۆڤار کەناڵی تەلەڤیزۆن و رادیۆ و ماڵپەڕی کوردی بە زمانە جیاوازەکان دامەزران. لە سەرەتادا زۆربەی میدیاکان لەلایەن حیزبە سیاسیەکانەوە دامەزران و کۆنتڕۆڵ دەکران، بەڵام بەرەبەرە میدیای ناحیزبی و سربەخۆ سەریان هەڵدا. ئەم گۆڕانکاریە بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە میدیای کوردیدا کاتیایدا دەنگی جیاواز و ڕەخنەگرانە دەرفەتی دەربڕینیان هەبوو. گرنگ بوو، بەڵام لەگەڵ ئەم گەشەکردنەدا پێویستی بە ڕێکخستنی یاسایی و پیشەیی هەبوو بۆ ئەوەی میدیا بتوانێت بە شێوەیەکی دروست و بەرپرسیارانە ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێت. لەم قۆناغەشدا نابێت ڕۆڵی گەورە و گرنگی سەندیکا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە سەرپێشخستنی ڕیفۆرمی میدیاییدا نادیدە بگیرێت. لە ساڵی 2007دا یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 لە هەرێمی کوردستان دەرچوو کە یەکێک بوو لە هەنگاوە گرنگەکانی ڕیفۆرمی میدیایی. ئەم یاسایە چوارچێوەیەکی یاسایی بۆ کاری ڕۆژنامەگەری دابین کرد و مافی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری و دەستگەیشتن بە زانیاری بۆ ڕۆژنامەوانان ئاسان کرد. لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هاتنە ئارای میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا میدیای کوردی قۆناغێکی نوێی بڕی و ڕوبەڕووی ئاستەنگ و دەرفەتی نوێ بووە. ئەم گۆڕانکاریانە پێویستی بە ڕیفۆرمی بەردەوام و گونجاندنی یاسا و ڕێساکان لەگەڵ واقعی نوێدا هەبوو. هەوڵی هەموارکردنەوەی یاساکان و دانانی چوارچێوەیەکی گونجاو بۆ میدیای ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان درا، بەڵام ئاستەنگی زۆری لە بەردەمدا بوو. بەگشتی میدیای کوردی هەرێمی کوردستان لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا گەشەکردنێکی چەندایەتی بەرچاوی بەخۆوە بینیوە و هەنگاوی گرنگی ناوە لە ڕووی ڕیفۆرم و پێشکەوتنەوە، بەڵام لە ڕووی چۆنایەتیەوە هێشتا ڕێگەیەکی دوور و درێژی لە بەردەمدایە بۆ گەیشتن بە میدیایەکی پیشەیی سربەخۆ و کاریگەر کە بتوانێت بە تەواوی ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێت و ببێتە دەنگی ڕاستەقینەی کۆمەلگا. بەدەر لە یاساکانی چاپەمەنی، ڕۆژنامەگەری و بەدەستهێنانی زانیاری، پەرلەمانی کوردستان لە ماوەی 5 خولی نێوان ساڵانی 1992 بۆ 2025 نزیکەی 419 یاسای جیاوازی دەرکردووە. لەو ڕێژەیەشدا تا 12 یاسایان پەیوەندی بە ڕێکخستنی ڕاگەیاندن هەیە. لەوانە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن، مافی دانەر، ڕێکخستنی ڕیکلام، تۆقااندن، تیرۆر و چەندانی یاسای دیکە. ئەگەرچی هەر یەک لەو یاسایانە توانیان بەشێک لە بۆشایی یاسایی ڕاگەیاندن لە قۆناغێکی دیاریکراودا پڕ بکەنەوە، بەڵام بەهۆی لێکچوونی بڕگە و مادەکانی هەندێکیان و گۆڕانکاریەکانی سەردەم و تەکنۆلۆژیا و نەبوونی یاسای تایبەت بە هەندێک بواری دیکەی وەک میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتیەکان، زۆر جار دادگا و دادوەران بەناچاری پشت بە یاسای سزاکانی عراق ژمارە 111 ساڵی 1969 دەبەستن و ئەوەش بۆتە مایی ناڕەزایی ڕۆژنامەوانان و داکۆچی کارانی ماف و ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. سەرڕای هەوڵەکان بۆ ڕیفۆرمی میدیایی هێشتا ئاستەنگی زۆر لە بەردەم میدیای کوردیدا ماون. بە پێی توێژینەوە زانستیەکان، ناڕوونی گوتار و پەیامی میدیایی کاریگەری حیزب و کارکتەرە سیاسیەکان و دەزوەردانی دەستگا هەواڵگریەکان لەسەر میدیا و میدیاوانان
نەبوونی سەرچاوی دارایی سربەخۆ و کەمی ڕاهێنان و پەروەردەی پیشەیی بۆ ڕۆژنامەوانان لە ئاستەنگە سەرەکیەکانی بەردەم میدیای کوردی هەرێمی کوردستانن. بە پێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکانیش لە هەرێمی کوردستاندا 1011 ڕۆژنامە و گۆڤار تۆمار کراون کە زۆربەیان داخراون، هەروەها 145 ماڵپەڕ و 179 رادیۆ و 127 کەناڵی ناوکۆیی و 30 کەناڵی ئاسمانی لە سندیگای ڕۆژنامەنووسانی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان تۆمار کراون. هاوکات لە دەستپێشخەریکی بێوێنەدا سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانی، هەردوو دادگای لێکۆڵینەوەی یەک و دادگای کەتنی شەشی سلێمانی بە سکاڵاکانی سەر ڕۆژنامەوانان تایبەت کرد بە جۆرێک لە یەکلاکردنەوەی دۆسیەکاندا پشتبەست بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 ببەستن. بەڵام بەشێک لە ڕۆژنامەوانان گلەی ئەوە دەکەن کە هێشتا ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری بە تەواوەتی دەستەبەر نەکراون و یاساکانیش بە شێوەیەکی دروست جێبەجێ ناکرێن. لە کۆتاییدا و بۆ سەرکەوتنی هەوڵ و هەنگاوەکانی ڕیفۆرمی میدیایی لە هەرێمی کوردستاندا پێویستە هەموو لایەنەکان لە حکوومەت و پەرلەمانەوە تا بە دادگاکان و ڕۆژنامەوانان ڕێکخراوە پیشەیی و پەروەردەیی و نێوەندە ئەکادیمیەکان دەگات هاوکاری و هەمانگی لەگەڵ یەکتردا بکەن. پێویستە یاساکان هەموار بکرێنەوە و لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمدا بگونجێت. میکانیزمی کاریگەر بۆ جێبەجێکردنی یاساکان دابنرێن، سەرچاوی دارایی سربەخۆ بۆ میدیاکان دابین بکرێت و گرنگی زیاتر بە ڕاهێنان و پەروەردەی پیشەیی ڕۆژنامەوانان بدرێت، چونکە میدیا ڕۆڵێکی گەورە و گرنگی لە گەشەپێدانی کۆمەلگا و بەهێزکردنی پایەکانی سیستەمی دیموکراسیدا هەیە. هەر بۆیە پێویستە هەموو لایەنەکان هەوڵی بەهێزکردنی میدیا و دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری بدەن. تەنها بە میدیایەکی پیشەیی سربەخۆ و کاریگەر دەتوانین کۆمەلگایەکی پێشکەوت و دیموکراسی بنیاد بنین. میدیایەکی بەرپرسیار کە بتوانێت بە تەواوی ئەرکەکانی خۆی بەجێ بگەێنێت و ببێتە دەنگی ڕاستەقینەی تاکەکانی کۆمەلگا و کۆمەلگاش لە پاشەگەردانی میدیایی و شێواندنی ڕاستیەکان و زانیاری هەڵە و ساختەی هەواڵ بپارێزێت. هەر لەو پێناوەشدا ڕێکخراوی چاودێری میدیای کوردی بە ئاوبەشی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لە ڕۆژانی 26 و 27 ئایاری 2025دا دووهەمین کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ڕیفۆرمی میدیایی ڕێک دەخات، تاوەکو لە ماوەی 2 ڕۆژدا و بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و پەیوەندیدار گەنگەشەی تەوەرە سەرچیەکانی بکات و بە وردی تیشک بخاتە سەر ڕێگەچاری کاراکردنی ڕیفۆرمی میدیایی لە ڕوانگەی ڕۆڵ و بەشداری هەریەک لە دەسەڵاتەکانی یاسادانان، ڕاپەڕاندن، دادوەری، میدیایی و ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستاندا. Kurtama fi foyaga